بێگەرد ئەو کچە خاوەن پێداویستیە تایبەتیە کە سەرڕایدۆخی تایبەتی خۆی توانی بە ئیرادەیەکی بەهێزەوە تاقیکردنەوەی لەبەرکردنی 63 فەرموودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە پرۆژەی ڕۆشنایی فەرموودا کە هەینی ڕابردوو سازکرا ئەنجام بدات. دوای بڵاوبوونەوەی چیرۆکەکەی و دەنگدانەوەی لە سۆشیال میدیای پەیام، خێرخوازان سێ گەشتی عومرەیان بۆ خۆی و دایک و باوکی کردە دیاری. بەمەش خەونە دێرینەکەی بێگەرد هاتە دی و وانەیەکی ئیرادەی پێشکەش کرد کە هیچ ئاستەنگێک ناتوانێت لە ئیرادە کەم بکاتەوە. دڵت خۆشە کە ئێستا گەشتی عەمرەت بۆ دەرچووە و لە پاڵ ئەوەش دایک و باوکیشت لەگەڵدن، تا چەندە دڵت بۆ خۆشە؟ زۆر دڵم خۆشە، زۆر یعنی ئەو دڵخۆشە وەست ناکرێتن. بە زۆر سپاس تا دەکەم کە هاوکاریم دان کرد بۆ ئەوەی بچین بۆ ئەم شوێنە پیرۆزە. زۆر سپاستان دەکەم. چەند جاری تر خەونت پێوە دیتووەکەوە گەشتی عەمرە ئەنجام بدەیت؟ سێ جار. سێ جار دەی بۆم بژێڕەوە چۆن بووە خەونەکەت بژێڕەوە؟ ئەو جارەی وە بیرم مایە ئەچوومە ژۆرێ دا ئەوەکەیدا سوڕامە جارە شوێن دیتم ئاو زمزم ئەخواردۆ ئێتە داهاتمەوە. جارە چ دیکەشان زۆر بە جوانی وە بیرم نییە، بەس ئەویش دا دەورەی دا ئەسوڕام و هەرەوەندە بیرە. هەر یەک لە پرۆژەی ڕۆشنایی فەرموودە و کۆمپانیای سەماوات و ڕێکخراوی بەختەوەری بڕیاریاندا سێ گەشتی عومرە بکەنە دیاری و گەورەترین خەونی بێگەرد نەک تەنیا بۆ خۆی بەڵکو بۆ دایک و باوکیشی بهێننە دی. باوک و دایکی بێگەرد دڵخۆشن بۆی لەگەڵ کچەکەیان گەشتی عومرە دەکەن و ئەو ئاواتەی بێگەرد و ئەوان دێتە دی کە سەردانی ماڵی خوا بکەن. دڵخۆشیم لە قیاسی خۆی تێپەڕی، ڕاستی ئەوەندە دڵخۆشین قەت ئەو شتە تەوەقوعی ئەوەن ناکەدەمە سێ نەفەر بە یەک جارێ بە یەک ڕێککەوتنی وەها بکرێ بتوانین ئەو پرۆژێ بکەین. لە ڕێ ئەو پرۆژەیە نەبقەت ئەمە ئەوشتن لە ڕێک ناکەت و تەوەقوعی ئەوەن ناکەت. پرۆژەی زۆر گەورە بۆ لۆمە، هەرخۆ ئەزانی خێر دەسەدا، یا ڕەبی خوا خێری هەموو لایەک بنووسی. بەحەقەت تەوەقوعی ئەوەن ناکەت، قەت یعنی لەو تەوەقوعی نەبوومە بتوانین هەرسێک بەشداری ئەو شتەی بکەین و بتوانین بچینەوێن دەرێ. لەبەرەوەی ئەستەما ڕاستەکەی ئەگەر بەرداستی چووبایە لە گەری ناکرا، باو چووبایە بەتەنێ ناکرا، ئیشەکە بڕک زەحمەت بوو. دەست چاو خۆش من خوا خێری بنویسی، خوای گەورە ئەدر و پازا چشتی گەورە بداتەوە، یا ڕەبی خوای گەورە بەرەکەت و لۆ بێخیتێ. وەڵای من لەو ئەوەی دانە بم لەو بڕوایە ڕاستی بچین هەرسێکمان پێکەوە. ئەوە دیارە خوای گەورە کردە قسمەت. زۆر شو لێ مەمنونم، زۆر بە خێراتنوەکەم، زۆر بە خێرێن سەر چاوە. بێگەرد سەلماندی کە ئیمان و ئیرادە سنووریان نییە و مرۆڤ دەگەیەنە ئاواتەکانی. ئەوە تا ئەو گەشتی عومرەیی تا چەند ڕۆژێک لەمەوبەرخەونی پێوە دەبینی ئێستا بووەتە ڕاستی نەک تەنیا بۆ خۆی بەڵکو بۆ دایک و باوکیشی. هەروەک ئەم ڕووداوەدەری دەخات هێشتا خێرخوازان لە هەرێمی کوردستان دەستی باڵایان هەیە لە چاکە و بەهاناوەچوونی خەڵک. هەموو ئەمەش لە پێناو بەدەستهێنانی ڕەزامەندی خوای میهرەبان. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.